هەمیشە باسی خێزانەکەین هەمیشە گرنگی و تایبەتمەندی خێزان هەیە و لە هەموو بوارەکانە لە ڕووی پەروەردەکردنەوە لە ڕووی ئەوەی کە لە چوارچێوەی ماڵێکات تۆ خێزانێکی تەندروستە هەبێ و لە هەمان کاتیشدا ئێستا بینی بم پێی ئەم ڕۆژگارە خێزانەکان ئەو سامان و بەس پیاوان لە ماڵ لە دەرەوە کارەکەن و ژنەکان لە ماڵەوە خواردن و مناڵ بەخێوەکەن بەڵام ئێستا بە پێچوانەوە یەکسانیەکەیە ژنانیش هاوشانی پیاوان کارەکەن و ئەو توانن ئەو هێزوای کە هەیەە لە ناو کۆمەڵگایە بەکاربێنن لە هەموو بوارە جیازەکانە لەم چوارچێوەیە باسی پاشەکەوتەکەین تۆ لە بڕی ئەوەی کە کارێکەکەی پارەیەک وەرەگری ئایا ئەم پارەیە تا چەند پێویستە لە ناو خێزانە پاشەکەوت کرێ بە پێی پێویست بەکار بهێنرێت لە هەموو بۆ دۆخەکانە بتانی بە شێوە لە شێوەکان تۆ پاشەکەوتەکە بێ لە خێزانە و دوجار بتانی سوودی لێ ببینی ئێمە لە کۆمەڵگای ئێمە ئەم هوشیاریە تا چەند بڵاوە تا چەند توانیمانە لە ناو خێزانەکانی خۆمانە پاشەکەوت بکەین سوود و تایبەتمەندی پاشەکەوت چییە و ئایا پاشەکەوت بە تاکە کەس لای پیا و ژنەکە ئەکرێت و ئەبێ چۆن بەکاربهێنرێ و چۆن سوودی لێ ببینرێ و دوجاریش بۆ مناڵەکان گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر خالید حەیدەر پسپۆڕی ئابووری کە بەڕێزان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە دکتۆر جان زۆر زۆر بەخێر بێت و بەیانی دکتۆر بابەتەکەمان باسی پاشەکەوتەکەین با سەرەتا بزانین پاشەکەوت چییە؟ بەڵێ زۆر سپاسەکەم بەلای خۆی بەخشنە میهرەبان ئێستا وشەی پاشەکەوتە من لای خۆمان لە کوردستان وای هاتووە کە خەڵک ڕقی لێ بەڕاستی بە تایبەتی مەماوەیەک جناب تەنازان کە پاشەکەوتی زۆرە لەمان هەبوو پاشەکەوت بریتە لەو بڕەپارەیە کە تۆ بەڕێزت خەرجی ناکەی ئێستا و بە تەمای دوای ماوەیەکی تر خەرجی بکەی بۆ مەبەستێکی تایبەت مەبەستەکان جیاوازن لە بینی کەسێک بۆ کەسێکی تر بە پێی داهاتەکەی بە پێی چەند پێویستە ئەو پارەیە خەرجی نەکات ئێستا ئیتر لە ئاستی داهاتەکە ئەگۆڕێ لە کەسێک بۆ کەسێکی تر جگە لە ڕغبەتی ئینسان خۆی و حەز و ئارزوەکانی چەند حەزەکە لە ئەوەی کە پاشکەوت بکە بۆ داهاتوو و مەبەستەکەی چییە بێ لە وڵاتە پێشکەوتووەکان لە وڵاتانی کە داهاتیان بەرزە ئەبینی بە ڕێژەی ئەو داهاتەکە خەرج ناکرێتەوە دائنرێ بۆ پاشەکەوتکردن تقریبان لە سەروی 120 بۆ 25 هەندێک لە وڵاتان ئەگاتە 130 طبعا لێرە لە وڵاتانە زیاتر ئەو بڕەپارەیە کە پاشەکەوت ئەکرێ بۆ چاکردن و چاکردنی دۆخی ژیانە و بۆ گەشتن بە خۆشگوزەرانی بە ڕەفاهیە بەڵام لای ئێمە لە وڵاتانێک کە ینی تا ڕادەیەک دۆخی ژیانیان دۆخی ئینسان دۆخی ژیانی مرۆڤ دۆخی نالەبارە بیر ناکەتەوە لەوەی کە معیشەتەکەی بژێوی ژیانی چاک بکە بۆ لەبەرەوە ئەسڵەن لە دۆخەکە لە دۆخی نالەبارە بۆیە لێرە بینی لە وڵاتانە لەو ئاستان و بە هەمان شێواز لە وڵاتانی فەقیریش ئەو کەسانی کە ژیانیان باشە داهاتیان باشە بە هەمان شێوەی ئەوەی کە لە وڵاتانی پێشکەوتوو ئەگوزەرێ ئەوانیش ڕفتار واسەکەوتیان وابێ یعنی ئەبینی جەنابەت ئێستا دەوڵەمەند لە کوردستان ڕێژەی پاشەکەوتکردنەکەی سەروی 125 بۆ 130 بۆ 140 بۆ لەبەرەوەی داهاتەکەی بنمونە ئەگەر مانگانە 5,000 دلار بێ زۆر بە ئاسایی ئەتوانێت 125 125 130 بنمونە 1500 2000 دلار خرج نکات بۆ لەبەرەوە ئەسڵەن داهاتەکەی 5,000 دلارە یاخود 10,000 دلارە واتە لەوە جیا بکاتەوە 2000 3000 4000 5,000 دلار 150 داهاتەکەی جیا بکاتەوە هێشتا 5,000 دلاری ماوە ژیانێکی باشیش بەڕێیەکە زۆر لە ئاستێکی زۆر بەزیش ئەژی بۆ لەبەرەوەی 5,000 دلار لەگەڵ ئەم دۆخی کە ئێستا هەرێمی کوردستانی تایە ڕاست ئەبینی جەنابەت پێداویستە گرنگەکان ضروریات کارەبات گرانە ئاوئنی بنزینت گرانە هاتشۆکردن ئەو بابەتەنە گرانە بەڵام لە ئاستی 5,000 دلار خرج بکرێت و 5,000 دلار بمێنێ وەکو پاشەکەوت هیچ نییە و بڕەپارەیە بۆیە بۆ ئەو کەسانە لە ئاستی وڵاتی پێشکەوتوو ئەژی کە ئەو کەسێک کە لەو ئاستە بێداهاتەکەی بۆی لێرە ئەم بڕەپارەیە کە خرج ناکرێت بۆ داهاتوو بۆ ئەو کەسانە بۆ ئەوی ژیانی خۆیان چاک بکەن مانگانە بنمونە 5,000 دلار 4,000 دلار خرج ناکە بۆ ئەوەی دوای ساڵێکی تر 2 ساڵی تر بتوانێت سیارێکی چاکتر بکڕێ سیارەکەی خۆی بفرۆشێ فەرقێک ئەخاتە سەر ئەو بڕەپارەیە کە دەسیەکەوێ سیارێکی باشتر ئەکڕێ واتە ئامانجەکە چاکردنی
مستەوای معیشەتە بەڵام لای لە کەسانی تر فەرمانبەرە ئەوەی کە مستەوای ئاستی داهاتی مام ناوەندە یاخود ئاستێکی نزمدایە نەخێر حاڵەتەکە وانابێ قاعدێک هەیە ئەڵێ 50-30-20 چییە ئەم ڕێژانە کە 50-30-20 ئەبێتە کۆی 100 هەرسێکیان کۆ بکەیتەوە 100 لە 150 بۆ ئەو بابەتانەی کە بنمونە کارەبا و ئاو مەعیشەتی ژیانی ڕۆژانە خانووە و بابەتان بەڵ 130 بۆ خواردەمەنیە کە ئەتوانی کەمی بکەیتەوە لە کاتی ینی سەختی کە ناتوانانی جەنابەت بە ئاسایی هەموو ڕۆژێک ئەسان گۆشت بخوا هەموو ڕۆژێک برنج بخۆت برنجی کوردی بخوا هەموو ڕۆژێکەوە کۆمەڵک شت 120ەکەی تر ئەمێنەیە لە خەرجیەکان بۆ مەعیشەتمان باشتر ببێ ئەوەی کە باسمان کرد بەو شێوەیە 150-130-120 ئەو کەسێک کە وا خەرجیەکانی دابش کردووە پێوترێ کەسێکی ژیر لە خەرجکردنی پارەکەی 120 ئەوەی کە 20 ئەمێنێتەوە لەوانەیە بۆ جوانکاری بۆ ئینێک خەرجی بکە کە زۆر پێویست نەبێ لەوانەیە وەکوتمان خەرجی نەکە ئەستان وەکو پاشەکەوت هەڵی بگرێ بۆی لێرە پاشەکەوتکردن بابەتێکە تۆ بەڕێزت بۆ داهاتوو وەکو یەدەک وەکو احتیاط هەڵیەگری بۆ مەبەستی تایبەت لای خۆمان لای لە کۆمەلگەی خۆمان ئێستا ئەم دقەیە کۆمەلگەیەکی مستەوەی معیشەتێکمان معیشەتێکی زۆر بەرز نییە بەدەر لە ڕێژێکی کەم لە کۆمەلگە بینی جەنابەت ئامانجەکانمان زیاتر ئەوەیە کە فریای خۆمان بکەوین لە داهاتوو لە دووسێ مانگی داهاتوو بە تایبەت ئێستا بینی جەنابەت ئێستاکە پارە لە کاتی خۆی موچە دابش ناکرێت پارەکە بڕەکە هەمووی نییە باسی لێ بڕین ئەکرێت و پاشەکەوتی زۆرم لە ئەو کە جاران هەبوو ئەبینی بەڕێزت لێرە خەڵکووە فێر بووە لە ناچاری پاشەکەوتەکە لەبەرەوەی پارەکەی بەشیشتی زۆر ناکە یعنی تەنها خواردەمەنیەکەیە ئیتر بنمونە 500,000 دایانێ بۆ کڕینی شتومەک تایبەتە بە خۆراک و خواردەمەنی 100,000-150,000 ئەمێنێ ئەگەر ماڵەکە خانوەکەی خۆی بێ ناچاری لە ناچاری هەڵی ئەگرێ نازانێت دوایی نازانێت مانگی داهاتوو موچە ئەدرێت یان نادرێت طبعا کە منیش موچەم وەرگرتیان وەرنەگرت کە دێم بۆ لای جناتەن بۆ بازار لە دوکان شت لە جناتان بکڕم ئەگەر من موچەم وەرنەگرت بوو نایم بۆ لای بەڕێستن بۆ دوکانەکان یعنی واتە منی فەرمانبەر کاریگەریم هەیە لەسەر ئێوەی بەڕێز ئەگەر لە کەرتی تایبەت ئیش بکەن زۆر باش هەمووی بەستاو بە یەکتری بێگومان هەر بە قسەکەی جەنابەت بەداخەوە لە لای خۆمان ناسەقامگیری ئابووریمان هەیە ئەمە ترسی لە دڵی خەڵکە دروست کردووە بەڵام ئەم فترێ گرانیش هاتووەتە سەری ئایا بەم دۆخانەوە هێشتا کەسێکە بارودۆخی موچە و داهاتی باش نییە ئەتوانێت بیر لە پاشەکەوت بکاتەوە وەکو عەرزی بەڕێستانم کرد لێرە بیرکردنەوەکە بووبووە زۆرە مەلا بۆتە ناچاری یعنی من ئێستا 600,000 دینار مەبەستم لەو ڕۆی دکتۆر چون ئەو موشەکەی دیاری کراوە یعنی گۆڕانکاریەک پێمانێ بەسەر گۆڕانکاریەکە ڕێژێکی کەمە ساڵانە بەرەم لە بەرامبەرە گرانیەکە زۆر ئەبینین ئێستا زۆری کردە بنزینە هەموو شتەکان گران بووە بۆ ئەم دۆخە لە پڕاکە دروست بووە هێشتا تۆ ئەکرێت کە بیر لە پاشەکەوت بکەیتەوە خۆی وەکو عەرزی جەنابتانم کرد لێرە بیرکردنەوەکە بۆتە شتێکی ناچاری یعنی من ئەگەر 500,000 دینار وەکو جەنابتان فەرمووتان کە ئەم بڕە پارەیە بۆ فەرمانبەر لە حکوومەت بێ یاخود لە کەرتی تایبەت بێ لەبەرەوە تۆ بەڕێزت فەرمانبەر لە حکومی تێ و لە کەرتی تایبەت شتە هەردووکیان موچەکانیان تا ڕادەیەکی زۆر جێگیرە بۆ ساڵێک باشە من بۆ ئەم مانگە بنمونە 600,000 دینار 700,000 دینار موچەکەمە و بازار ڕووی لە گرانی کردووە نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دابەزێنراوە ئەو شەڕێک کە جەنابتان ئەزان لە بینی ئۆکراین لەگەڵ رووسیا سەری هەڵداوە و بووەتەوەی کە ئەو دوو وڵاتانێکی کاریگەرن لە نەخشەی خۆراک لە جیهان بەگشتی وانێ کردووە کە جگە لەوەی کە لە ناو هەرێمی کوردستان و عێراق وڵاتێکی هاوردەکارە بە ڕێژێکی 170 و زیاتریش لە زۆرینەی بابەتەکان ئەمانە هەمووی کۆ بکەیتەوە وانێکە کە ژیانەکەمان سەخت بووە بۆ تۆ بەڕێزت بڕێکی پارەی جێگیریت هەیە کۆتایی مانگ وەریەگری و هەمیشە نرخەکانیش لە 1500-2000 دینار بۆ بابەتێک بۆتە 3000 و 4000 و 5000 باشە من هەمان 500-600,000ەکەی جارانم هەیە حتا ئەگەر وەکو ئاستی سەری بکەیت ئیتر فریە جاران ناکەوێت لەبەرەوەی ئێستا زیادی کردووە من ناتوانم وەکو جاران 600,000ەکەم کە ئەم بردو لەگەڵ خۆما بۆ بازار هەمان بابەتانی بڕەکانی تر
بڕەکانی شمەک و خزمەتگوزاری بکڕم وەکو جاران کەمتر ئەکڕم ئەمە لە زانستی ئابووری چی پێوترێ پێوتێت دەخلی حەقیقی داهاتی ڕاستەقینە داهاتی ڕاستەقینە بریتە لە چی بریتە لەو بڕە نەقدا ئەو بڕە پارەیە کە وەریەکری جەنابەت ماگانە و ئەچی بۆ بازارەکان سیرەکەی برنج ناتوانانی وەکو جاران بکڕی زەیت ناتوانانی وەکو جاران بکڕی کراسێک وەکو جارە ناتوانانی بنمونە دوومان سێمان جارێک وەکو جاران بکڕی واوەوە کۆمەڵک شتیتە معنەیەوە دەخلە نەقدیەکە کە وەرت گرتووە وەریشی ئەگری ئیتر بینە بینە هەموو نێتی جێگیرە ماوەیەکی جێگیرە ئەو دەخلە نەقدیە تا ڕادێکی زۆر جێگیرە فریای گرانی بازار و شتومەک دکتۆر ئێمە لە چوارچەوەی خێزانە ئەگەر بتوانانی بچینەوە نەو ئەو چوارچەوەی بۆ نمونە هاوسەرەکەی لەگەڵ یەکترە ئیتفاقێکەکەن کەوەی کە بەڕێزی ئاماژێ پێی ئەم مانگە کێشەیەکمانێ هۆکارێک هەیە موچە نییە یاخوەر هۆکارێکی ترێ بۆ نمونە خەرجەکان کەمترەکەنەوە بەڵام لەم چوارچەوە مناڵ نازانێ خەرجی کەمکردنەوە و خەرجی زیادکردن ئەو پاشەکەوت چییە چۆن ئێمە هەوڵ بین لەناو خێزانەکانمانە کارێکی وا بکەین کە مناڵەکە حەز بەکەم کوڕینەکە و بۆ پاشەکەوتێکی شمان هەبێت بتوانین بەپی بارودۆخەکە مامەڵی لەگەڵا بکەین خۆی بەتەکی جەناب دوو جۆر لا پەروەردەکردن هەیە هەرچەند بابەتەکەمان بابەتی ئابوووریە بەڵام ئێمەش لەبەرەوەی باوکوداکین بابەتەکە زانین ینی لەخوا بەزیاد بێ تۆ جەنابەت گیان بە قناعکردنی بەرامبەر مناڵەکە قەناعەتی پێەکەی کە ئەم شتە گرانە پارەکە خیتە بەردەستی ئەم بڕە پارەی بچی ئەوە ناکات تاوان مناڵەکە ئەگەر مناڵێکی لە تەمەێکی چوک بێ ئەو شتانە تێناگات ترە بێ قەناعەتی پێ بکەی شتێکی هەرزانی بۆ بکڕیت بۆ یاری بکات بابەتەکە و تەواو بەڵام ئەگەر لە ئاسێک بێ قەناعەت بکە بڵێ ئەم بڕە پارەیە هەر بە قەناعەتکردن ئەم بڕە پارەیە بۆ خۆراک باشە سەلاجەکە بە نمونە شتێکی تیاابێ بۆ خواردن هەفتەیەک جاری گۆشت بکڕین یان نەکڕین بە قەناعەتکردن یاخۆت بە ئیجبارە ئینسان ناچارە ئەم دووسێ جۆری پەروەردەکردن هەیە لەگەڵ مناڵە ئینسانیەکی کێنەگرێتە بەروە تەعاملی لەگەڵاکە بەڵام باشترینیان ئەوەیە کە قەناعەتی پێ بکات بە مناڵەکە ئەگەر لە تەمەێکی گونجاو بێ تێ بگات و ئەگەر ئیتر تێنەگەشت ئەوە ئیتر بە ئیجبارکردنە و ناچارە بێستان بۆ لەبەر ئەوەی وەکو عەرزی بەڕێستانم کرد لێرە هەندێک شت هەیە کە فەرز ئەکرێ ئەسە پێنرێ بەسەر ئێمە وەکو کەسانی کە تەمەنمان هەیە و ئێمە بەرپرسین لە خێزان و ماڵ و مناڵ بۆیە بە ئاسایی ئەم بابەتە تەعاملی لەگەڵا ناکرێت لەگەڵ ماڵ و مناڵ و خێزان وینە ئینسان ناچارە چی بکات ینی هەندێک جار شتێک ئەکا خۆشی قەناعەتی پێ نییە لەوانەیە فعلەن هەندێک من برادرم هەیە ناسیاو هەیە ئەڵێ چوومە شتی گرانم کڕیوە لە ڕێگەیەوە کە قەرزم کردووە بۆ مناڵەکەم بۆ ئەوی تەنها سەیری چاوی بەهینی دەستی مناڵانی تر نەکات چاوی لە دەستی مناڵانی تر نەبێت ناڵانی تر مۆبایلیان پێ نازم ئایپادیان پێ شتی وایان پێەیە ڕاست ئەمە وەکو حەز و ڕەغبەت باوکەکە و دایکەکە پێ خۆشحاڵە بێ بەڵام ئەو کاتە چییە بێ ئەمە پێ ئەوتێ پاشەکەوتێکی سەلبی بۆ لەبەرەوە بەڕزت کە قەرزەکەی ئەوە بریتە لەوەی کە ئەو بڕە پارەیە کە بە تەماوی پاشەکەوت بکە لە ئێستاوە خەرج کرا واتە بوو بە سالب بوو بە نەگەتیڤ بوو بە نەرێنی معنەیەوەیە لێرە هەندێک ڕەغەبات هەندێک حەز و ئارزوو لە ناخی ئینسان هەیە کە حەزەکە بۆ مناڵەکانی جێبەجێ بکات ئەوانە ناگونجێ لەگەڵ ژیریە لەگەڵ چۆنیەتی تەعاملکردن لەگەڵ ئەو بڕە پارەی کەمێک کە دەستی ئەکەوێ یاخود دەستیشی ناکەوێ ئەسڵان کاتە هەیە دکتۆر ناچارەکە پێ بنێت بەسەر ئەو هیوانەی یان ئەو خواستانەی لە پێناوەکە لەو دروست نەبێت لەسەر ئەچێ قەرزەکە بۆ ئەو حەزەی کە لە ناخی مناڵەکەی هەیە جێبەجێ بکە بۆ ڕۆژێک لە ڕۆژان نەڵێ باوکە ئەوە فلان کوڕ فلان هین برادەر و فلان هاوڕێ ئەوەی بۆ کڕاوە باوکو و دایکی بەڵام تۆ نەتوانی مناڵە تێناگا وشی نەتوانی زۆر قرسە بۆ باوکو بۆ دایک بۆیە هەندێک شت هەیە لەبەر ئەوەی زانستی ئابووری تەعاملەکە لە چوارچێوەیەکی ژیرانە تەعاملەکە لەگەڵ ئینسانە ئینسانیش هەڵسوکەوتی هەیە بەدەرە لەو چوارچێوە ئینسان ناچارە تۆزە بابەتێکی هەستیارە دکتۆر چونکە بۆ نمونە هەندێک جار مناڵەکە چاوی بە پاسکیلی هاوڕێکەیەکە دڵی پێوێتی باوکەکە دەرەقەت نایێت بۆی بکڕێ ئەوە بابەتێکی زۆر ناخۆشە بەداخەوە هیوامان وایە ئابووری کوردستان وا بێ ئەم ئاواتانە بەسەر دڵی دایک و باوکەکانەوە نامێنێتەوە بەڵام فەرموو دکتۆر بگورە اینجا هەر لەسەر ئەو بابەتێک کە فەرمووتان بەڕێستان پایسکلێک بەرمونە بە $200 $150 $300
جاران ئەکرا فەرمانبار لەبەر ئەوەی داهاتەکەی موچەکەی بنمونە موچەکەی جێگیر بوو و هەمومان یەک لە کاتی خۆی وەری ئەگەرت ئەکرا بە ئاسایی بڕۆشتایە بۆ بازارەکان و بقیست شتەکەی بکرایە سیقە هەبوو لە لاینی هەردوو لە فرۆشیار کە دوکاندارە و فەرمانبەریش کە ئەتوانێت قستەکە بدات سیقە هەبوو ئەو سیقە ئێستا نەماوە بەداخۆ ئێستا ئازانن کارمەندە لانە ئیتر قستی پێنەیەن جا ئێستا بابینە سەر ئەوەی کە دکتۆر کاتێمە باسی پاشەکەوت ئەەکەین لانەیە هەندێک کەس بڵێ باشە بنەم پارەیە چۆن دابنێم چۆن کۆی بکەمەوە کەسی وا هەیە هەر بە نەختی بە کەش لە ماڵەوە دایەنێ دایە شارە یا قاسێکی خاتە قاسێکەوە کەسی وا هەیە ئەچێ ئەیا بە ئاڵتون بە تایبەت لیرەڵە کەمتر زەرەرەکە کەسی واش هەیە لای وایە ئازوقەی ماڵ و خواردن و برنج و ئەمانە ئەگەر لە ماڵەکەیە زۆر بوو بۆ ڕۆژی تەنگانە ئەوەش هەرخۆی پاشەکەوتێکە جا کاتی ئێماڵین تۆ پاشەکەوت هەڵبگرا یعنی بە چ شێوەیەکی دروستە خۆی بەڵێ خۆی پاشەکەوت تەنها نەقد نییە تەنها پارە نییە وەکو بەڕێزت فەرمووت من بە نمونە تەمان خانمان زیاتر بە نمونە حەزەکە لە ئاڵتون و زێرە و بابەتانە ئەوە جۆرێکە لە پاشەکەوت بەڵام ئایا ئامادەیە بیفرۆش لە کاتی تنگانە و شتیواوە خۆی و عێلاقەی لەگەڵ هاوسەرەکەی چۆن تعاملەکەات خۆشی شێوەیە دکتۆر ئیتر کاکە حەمەوەرە بابچین بۆ بازار و شتەکە بفرۆشنەوەەوە ناسەیە ئاگاشیان لێ بێ جۆرێک لە غڵتون بکڕن کە ئەگەر خوا نەخواستە پێویست بفرۆشتن بە زۆر زەرەر ناکە ئەوەشی هەیە تەمان بەتەکی بەڵام خودی ئەو کانزاگران بەهایە خودی تەبیعەت و سروشتی وە کە بێتە کە تۆ جەنابەت شتێکی زیاترت کڕی و ماگانە شتێکی زیاترت کڕی لەو کانزایە بێتە جۆرێک لە جۆرەکانی پاشەکەوت هەیە پاشەکەوت بە نمونە بە نەقد ئەخیتە بانق و پێویستیم بە پارەکەنیەوە تەواو هەیە پاشەکەوت تۆ بەڕێزت ئەکرێ لە خانوو بیکەی لە عقارات بیکەی ئەوە جۆرێکی ترە لە پاشەکەوتکردن پاشەکەوتە بۆ تۆ جەنابەت و ئەچێتە بواریەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان بتوانانی خانوویەک لەسەر دروست بکەی بچێتە بواری و بەرهێنان پاشەکەوتەکە لە بانقەکە و پارە ئابات لە پاشەکەوت ئیکا بەوە بەرهێنان مانەی و جۆرەکان زۆرن بۆ پاشەکەوتکردن لە نەقدا لە کانزای گرانبەهایە لە عقاراتە لە کۆمەڵێک شتی ترە لە شتومەکە لە مەکائینە لە کۆمەڵێک شتەکە بە پێی شارەزایی ئەو کەسە لە چ بوارێک پسپۆر هەیە قسەسەیە لەوانەیە بچێ بە نمونە 10 کارتۆن مۆبایلات بکڕێ لەبەرەوەی ئەزانێ ئەو مۆبایلە نامێنە لە بازار یاخود بچێ بە نمونە سیارەیەک بکڕێ بە نمونە بزانێت کە ئەو سیارەیە لە داهاتوی زۆر نزیکدا هاوردەکردن نامێنێ یاخود نرخەکەی زیادەکە یاخود حکوومەت بە تەماوەیەکە ڕسوم لەسەر هاوردەکردن زیاد بکە یاخود کۆمپانیاکە بە تەمان نییە ساڵی داهاتوو مۆدلێکی تازە بخاتە ڕوو نازەم چیشتووە والیەکە نرخی سیارەکە زیادەکە ئەوەش جۆرێکە لە جۆرەکانی احتیاتکردن بۆ داهاتوو من پارێکی زیادم پێ ئەتوانم بەو شێوەیە تەسەڕف بکەم و تعامل بکەم بۆ بڕەپارەیە ئەوە جۆرێکە لە تعاملکردنی ژیرانە بەو نەقدا من خۆمێکێک لەو کەسانم کە زۆر سیخەم نییە بە دیناری عێراقی و بە نرخی ئەو نرخی کە هەیە لە بینی دینار و دۆلاری ئەمریکی یعنی ئێستا بینی جەنابەت لە پەرلەمانی عێراقی پێشتر پێش ئەوەی نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دابەزێنرێت باس لەوە کرا کە ئەمە ناکرێت و لە پەرلەمان پەسەند ناکرێت و نازانم چی بینی جەناب یەکی لە بەرپرسە سیاسیەکان وتی ئێمە هیوادارین ئەم بڕیارە کاریگەریکی زۆری نەبێ لەسەر خەڵک یعنی تاوە پەسەند کرا خاوەنی کوتلێکی زۆر گەورە بوو لە پەرلەمان پەسەند کرا بەس هیوادارە کە کاریگەری نەبێ لەسەر زۆرینەی خەڵک کە کاریگەری هەبوو بە خراپی ئێستا هەمان ئەو بەڕێزە ئەڵێ ئێمە بە تەماین نرخی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی زیاد بکەین باشە ئەمە والیەکە سیقە پەیدانە باشە پێشتر بڕیارەکە بۆ 3 ساڵ بوو و ئەو نرخە جێگیر بێ لە بینی دینار و دۆلاری ئەمریکی ئەم بڕیارە ئێستا علەساس بخرێتە پەرلەمان و دەستکاری بکرێت ئەو ڕێژەیە یاخود ئەو جۆرە تەعاملە باشە معنەیە ئەوەیە کە تۆ بەڕێزت سیقەت نامێنێ بە اقتصادی عێراقی بۆ لەبەرەوەی کۆمەڵێک سیاسەتمەدار هەیە تەدەخولێکی دەستێوەردانێکی ڕاستە خۆیان هەیە لە بڕیاری حکومی کە کاریگەری هەیە لەسەر چی لەسەر بژێوی ژیانی ڕۆژانەواتە ئەمە قەلەقێکی لای خەڵک دروست بەتەکی یعنی وای لێ کردو بارودۆخەکە تۆ ئەڵی لەوانەیە بەیانی ڕۆژ شتێکی کە ڕووبات یاخود بارودۆخی ئابووری بە شێوازێکی کە بەڕێوە بچێت تایبەتەکەی خۆمان لە هەرێمی کوردستان کە ئەمڕۆ موچە هەیە لەگەڵ بەهای ڕێککەوتون یا ڕێک نەکەوتین ئەوش تایبەتمەندی خۆی هەیە ڕاستە دەستەکانە خۆش بێت دکتۆرەوە لە هەمان کاتیشە من وەکو کۆتا پرسیاری خۆمەیکەم بووی کە بێنەوە سەر بابەتە سەرچەکەی خۆمان ئێمە لەوانەیە لەگە بینەرەکانمانە ئەم پرسیارەمان لا دروست بێ ئێستا بارودۆخێکە
هەموو گفتوگویەوەکەین سێ چوارە بێکۆ دانیشین ئەی بەنزین بوو بە چەند بۆ نمونە ئەم پاشەکەوتەی ئێمە هەمانە ئایا گرنگە لە قەیرانەکانە بەکاری بێنین یاخونە ئەخزانی چێت تۆ جەنابەت ئەو بڕەپارەیە 500,000 میلیۆنە هەڵت گرتۆ بۆ خۆنەخواسە بۆ حڕەتکی تایبەت حڕەتکی بۆ فریا بکەوێ ئینسان ئەی چۆن خۆمان لەگە بارودۆخەکە بگوجێنی من تەسەوڕەکەم ئەو کەسە وازێنێ لە سیارەکەی بە سیارەی گشتی بە پاس و شتی و هاتچووەکە بەس دەست نابە بۆ ئەو میلیۆنە یاخود 2 میلیۆن دینارێکە ئەگەر هەی بێت بۆ لەبەرەوەی بە ئەو لە خەیاڵی خۆی وەکو ئەرزی جەنابتانم کرد لە سەرەتاوە مەبەست و ئامانجێکی تایبەتی هەیە نایەوێت دەستکاری ئەو بڕەپارە بکە بۆ لەبەرەوەی ئەزانێ دوای 3 مانگی تر دوای 5 مانگی تر پێویستی بۆ پارە بێ بۆیە ئامادەیە سیارەکەی ڕائەگرێ لە ماڵ ئیتر کلیلەکە لە ماڵدانەیە سویچەکە و ئیتر بەکاری ناهێنێ ئامادەیە بە ڕێگەی سیارەی ئاسایی پاساتە نەفرات هاتشۆ بکات بەس دەست ئامادە نییە دەستبەرێ بۆ ئەو بڕەپارەی لەبەرەوە ئەزانێ لە داهاتوو پێویستی بۆ ئەو پارەیە بێ دیسان نەگەڕێنەوە بۆ ئەوەی کە ناچارە بێ ئەو بڕەپارەیە پاشەکەوت بکات و دەستی بۆ نەبات دکتۆر ئەم ژیانە ناچاریە فێری زۆر بابەتی ئەکۆنۆمی و هەروەها ئابوووریانەی کردن بۆ نمونەستا زۆرێک لە کەسەکان ئەگەر بە تەمای ئۆتۆمبیل کڕین بوون بە دوای ئەو ئۆتۆمبیلانەیە گەڕن کە بنزینێکی کەمتر سەرفەکە بەتەکیید وا لە هەمان کات دەوڵەمەند هەیە ئەچێ سیارەی هەشت پستۆنی ئەکڕی گوێنادەت بە بنزین ئەوە شتێکی ئاسایی لە کۆمەلگە لە هەموو کۆمەلگەکان دەوڵەمەند هەیە و فەقیر و هەژاریش هەیە زۆر سپاس دەکەین مەمنون بە ئامادەبوونی بەڕێزت سپاس بۆ زانیاریە جوانەکانت